سڵاو من ئەمان نەزمەدینم لە بەرنامەی باسی ڕۆژ لەگەڵتانم. ڕۆژی چوارشەمەی ڕابردوو شەڕ و پێکدادان لە نێوان پێشمەرگەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و سوپای پازاران لە ناوچەی شنۆڕوویدا. لەو شەڕەدا کە دواتر لە خانێ و سەردەشتیش بەردەوام بووە، ژمارەیە کەس لە هەردوو لابوونەتە قوربانی. حیزبی دیموکراتی کوردستانی ئێران دەڵێ 6 پێشمەرگەیان شەهید بووە. دوای ئەو شەڕە جارێکی تر باسی زەرورەتی دەستپێکردنەوەی خەباتی چەکداری لە ڕۆژهەڵاتی کوردستان هاتووەتە ئاراوە. هەندێک کەس لەگەڵیدان و هەندێکیش دژی چالاکی چەکدارین. ئێستا دوای تێپەڕبوونی 4 ڕۆژ لەو شەڕە لەگەڵ میوانەکانمان باس لەوە دەکەین کە دوای نزیکەی 30 ساڵ لە وەستانی شەڕی چەکداری بۆ ئێستا دەست پێ بکاتەوە. گۆڕانکاریەکانی ناوچەکە وای کردووە یان خەمی پەراوێزخران لە هاوکێشەکانی داهاتوو. لەولاش ئایا خەباتی مەدەنی وەکو جێگرەوەی چالاکی چەکداری کاریگەری زیاترە یان کوژرانی چەند پازدارێک کەویش لە ناوچە کوردیەکان؟ ئەوە هەستانەوەیە یان تاقیکردنەوە؟ خەڵکی ناوخۆی ڕۆژهەڵات لەسەر ئەم بابەتە تێڕوانینیان چییە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە لە ستۆدیۆی سەرەکی میواندارەتی کەریم پەروێزی ئەندامی دەفتەری سیاسی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانمان کردووە. هەروەها لە سلێمانیەوە ڕەزا کەعبی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان و لە تارانیشەوە لە ڕێگەی سکایپەوە دکتۆر جەلال جەلیزادە سەرۆکی ئەنجومەنی ڕێفۆرم خوازە کوردەکان لەگەڵمانە بن. هەموو لایەکتان بەخێر بن بۆ بەرنامەی باسی ڕۆژ. کاک کەریم لە بەڕێستانەوە دەست پێ یەکەم ئەو دەستپێکردنەوەی چالاکی ئەمەی کە ڕوویە دەستپێکردنەوەی چالاکی چەکداریە یان لە کەمین کەوتنی پێشمەرگەکانتان لە ئەرچێکی سیاسی و تەشکیلاتیدا وەک ئەوەی لە بەیاننامەی یان ڕاگەیەنراوی حیزبەکەتان داهاتبوو. لە پێشدا سەرخۆشی لە هەموو پێشمەرگەکانی کوردستان و بنەماڵی ئەو شەهیدە تازانەمان دەکەم لێرەوە لە ڕێگەی کاناڵەکەیەوەشەوە بنەماڵە لە هەموو کوردێک سەرخۆشی دەکەین کە ئەو کەسانە بۆ ئازادی و مافەکانی ئەوان خەباتیان کرد و لەو ڕێگەدا شەهید بوون. ئەوەی کە باس کرا ئەوە دەستپێکردنەوەی خەباتی چالاکی چەکداری یا خەباتی چەکداری نیە لە دیدگای ئێمە لە ڕوانگەی ئێمە هەروەکو لە پەیامەکانیشمانە باسمان کردو لە پەیامە سیاسەکانە باسمان کردو لە بڕیارەکەماندا باسمان کردووە ئێمە دەمانوێت پێشمەرگەکانمان و کادر و پێشمەرگەمە لە نێو قوڵایی و خاکی کوردستاندا و لە نێو دڵی خەڵکی کوردستاندا بۆ کاری تەشکیلاتی کاری سیاسی کاری پەیوەندیکردن لەگەڵ خەڵکی خۆمان و بردنە نێو خەڵکی خۆمان بۆ سیاسەتەکانی خۆمان لەوێ باسکەین و حزورمان هەبێت لە نێو خەڵکی خۆماندا. بەڵام حزوری ئەمە حزورێکی چەکدارانەیە بە چەکەوەیە. بۆچی بە چەکیشەوەیە؟ چونکە ڕژیمی کۆماری ئیسلامی ئیجازەی حزوری سیاسی بە هیچ لایەنێکی سیاسی نادات کە بیانەوە لە نێو خەڵکی خۆیاندا حزوری سیاسیان هەبێت و کاری سیاسی بکەن و ڕێخستنی سیاسی بکەنەوە بۆ دەسەڵاتی کوردی لە نێوچەکەیدا هەوڵ بدەن. ئێمە بۆیە بە چەکەوە لەوێ حزورمان هەیە بۆ پاراستنی خۆمان و هێرش ناکەینە سەر هێزی ڕژیم. بەڵام ئەگەر هێرشمان بکێتە سەر ئێمەش وەدەستین هەروەکو لە چەند نمونەی ڕابردوودا کە باسکرا وەدەست هاتوون پێشمەرگەکانمان وە دفاعیان لە خۆیان کردووە. بەڵام لە ماوەکانی ڕابردووان بابەتە لە ناو حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانە زۆر قسەی لەسەر کرا بە تایبەتی دوای ئەوەی سکرتێری حیزبی دیموکراتی کوردستان باسی لەوە کرد کە بە خەباتی چەکداری ناتوانرێت یعنی گۆڕانکاریەک لە ئێراندا بکرێت یان حکوومەتی ئێران بڕوخێنرێت. ئەو کات ئێوە لەسەر و بابەتە هاتنە قسە و بە تەحدید دوای ئەم لێدوانەیە کە ئەم پێکدادانە لە ناوچەکە ڕوویدا. بۆچی پێشتر بەم شێوازە گەورەیە یان بەم شێوازە بەرچاوە ئەم بابەتانە ڕووی نەداوە تا دوای گەرمبوونی ئەم جۆرە لە گفتوگۆ لە نێوانتانە؟ ئێمە تەنیا پەیوەندی بەو گفتوگۆیە نییە کە گفتوگویەکی لە نێوان حیزبی ئێمە و حیزبێکی سیاسی دیگەدا. ئێمە ئەو بڕیارێکە داومانە بڕیارێکە لەسەر خوێندنەوەی ڕووداوەکانی ناوچە لەسەر خوێندنەوەمان بۆ کۆماری ئیسلامی کە دوای 20 ساڵ لە ڕاگررتنی خەباتی چەکداری لایەن ئێمەوە ئەم کۆماری ئیسلامیە یەک هەنگاویش ناتە پێشەوە کە مافەکانی کورد بدات. ئێستا لە ناوچەکەدا ئاڵوگۆڕێکی یەکجار قوڵ هاتوۆتە ئاراوە و لە نێو ئێرانیشدا کۆماری ئیسلامی ناتوانێت وەکو پێشوو سیاسەت بکات لە بەرامبەر ڕۆژاوادا چۆکی داداوە لە بەرامبەر خەڵکی خۆشدا دەبێت چۆکدا بدات. ئێمە بە خوێندنەوەی هەموو ئەو شتانەوە بڕیاری دەستپێکردنەوەی خەباتێکی دیکە پەیوەندیدان و گرێدانی خەباتی شاخ و شارمەنداوە. ئەوە بڕیارەکەی ئێمەوە لەسەر ئەوە کار دەکەین. ئەوە پەیوەندی بۆ نییە کە ئێمە لەگەڵ حیزبێکی دیکەدا گفتوگویەکمان هەبێت یا مەسەلەن لە مەدەخێکی سیاسیمان هەبێت ئەمە لە داخی ئەوان لە داخی ئەمە یا ئەو شتانە بێت. ئێمە لەسەر خوێندنەوەی خۆمان بۆ ڕووداوەکانە و لەسەر ئەو ئەساسەیە کە ئێمە وەکو کورد
ناتوانین بێدەنگ بین کە کۆماری ئیسلامی لەوە زیاتر ستەمان کات و ئامادە نەبێ هیچ نوع مافێک بدات بۆ مافەکانی خۆمان تێدەکۆشێت. شاتە لە سەرخەباتی چەکداری خۆتان لەم بوارە بەردەوام. ئێمە بە حزوری چەکدارانی خۆمان لە نێو خەڵکی خۆمانە بەردەوام دەبین. ئەگەر کۆماری ئیسلامی هێرش نکاتە سەرمان ئێمە هێرش ناکەینە سەری، بەڵام هێرشمان کاتە سەر دەفاع لە خۆمان دەکەین. زۆر باشە کاکێ ڕەزا ئەم کاتت باش ئێمە لای ئێوە خەباتی چەکداری بەو پەرشوبڵاویەی هێزە ڕۆژهەڵاتیەکان کە ئێستا هەیە دەکرێت؟ من لە پێشدا دەبێ ئەوە بڵێم کە بە بۆنەی گیانبەختکردنی 6 پێشمەرگەی تێکۆشەر و 6 ڕۆڵەی قارەمان و 6 پێشمەرگەی حیزبی دموکراتی کوردستان ئێران سەرخۆشی لە ڕێبەری ئەو حیزبە و ڕیزەکانی و بە تایبەت بنەماڵەکانیان و هەموو خەڵکی کوردستان بکەم. من وازانم باسی شەڕی چەکداری باسێ نییە، باسی ئەمڕۆ و دوێنێ و باسی ئەم ماوە بێت. بەڵکو ئەوەی بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کورد بووە لە هەموو بەشەکانی کوردستان یەکێک لە بوارە ئەساسیەکانی و یەکێک لەو بوارانەی کە خەڵکی کوردستان بەپانەوە لەو پەڕی فەداکاری و ڕۆڵەکانی خۆیانیان ڕەوانە کردووە خەباتی چەکداری و خەباتی پێشمەرگانە و یا دفاعی مسلحانە بووە لە مافی خۆیان، لە بوونی خۆیان، لە شوناسی خۆیان، لە خەباتی ڕزگاری خوازی نەتەوەیی خۆیان. بۆیە ئەم خەباتی پێشمەرگانەش قەت کورد لە هیچ کام لە بەشەکانی و بە تایبەتی تر ئێستا باسی ڕۆژهەڵاتی کوردستانە پێشقەدەم نەبووە. خەباتی سیاسی و مەدەنیەکی گەرم و گوڕ لە 100 ساڵی ڕابردوو لەوەتی کە کوردستان دابشکراوە بۆ ئەوەی کوردستان بخەینەوە سەریەک و بۆ ئەوەی کە مافی خۆمان بەدەستبێنین لە ئارادا بووە و خەباتی دیپلۆماسی، خەباتی شارەکان، خەباتی سیاسی، مانگرتنی گشتی ئەوانە. بەڵام ئەوە ڕژیمە داگیرکەرەکانن و بە تایبەت ئێستا کۆماری ئیسلامیە کە هەموو ئەمانەی تێکداوە بە لەشکەرکەشی نظامی هێرشی کردوەتە سەر کوردستان و خەڵکی کوردستان بە دروست و حزبەکانی بە دروست دفاعی مسلحانە، دفاعی چەکداری و دفاعی پێشمەرگانەیان کردووە لە دەستکەوتەکانیان و لە بوونی خۆیان. کاک ڕەزا ئێستا پرسیارەکەی منەوە بوو خەباتی چەکداری بەو پەرشوبڵاوی ئەکرێت یا ناکرێت، ینی ئەگەر لەسەر ئەمە وەڵام بەڵێ من کە پێشەوەی کە بێم بۆ ئیستودیۆ لە فەیسبووکی خۆم نووسیم کە من لە میوانی کوردستان 24م بابەتەکە ئەمەیە. زۆرترین سەرنجێکە ئەو بەڕێزانە لە لاپەڕەکەی من هێناویانە ئەویش داوایان کردووە یەکریزی حیزبەکان حیزبە کوردستانیەکانە بە تایبەت بۆ کاری پێشمەرگانە. من بۆ خۆشم پێم وایە هیچ حیزبێ بە تەنیا ناتوانێن بڕیارە بدا، دەبێ ئێمە بتوانین هەماهەنگیەکی زۆر زۆر نزیک چڕ و پڕ پێکەوە بکەین بۆ کاری پێشمەرگانە و بۆ کاری نظامی. ئەمە دەخوازێ لە ئێمە. من پێم وایە ئێستا لە کوردستان بە بوونی فرە حیزبی، فرە چەشنی و بوونی حیزبی جۆرا و جۆر لە کوردستان بە تایبەتی ئەم هەماهەنگیە، ئەم پێکەوە کارکردنە، دروستکردنی ژوورێکی نظامی، دروستکردنی ژوورێکی سیاسی و پێکێنانی چەترێکی گەورە، هاوکاری، هەماهەنگی بەرەی کوردستانی هەر ناوێکی لێ بنین پێویستیەکی حاشا هەڵنەگرە و دەبێ بەرەو ئەوە بڕێ. باش کاک دکتۆر جەلال ئەم کاتتان باش کە لە تارانەوە لەگەڵمانان پێتان وایە ئەم بارودۆخەی ئێستا هاتووەتە ئارا لە ڕۆژهەڵاتی کوردستان کاریگەری لەسەر بارودۆخەکە لەوێ بە شێوەیەکی گشتی چییە بێت و کاریگەری خەباتی چەکداری لەم بارودۆخی ئێستا تا چەند دەتوانێت گۆڕانکاری لە ناوچەکە دروست بکات لە ئێرە؟ منی ڕێز و سڵامەیە بۆ جەنابەت واروها نێوانە خۆشەویستەکانت. بە هەر سوورەت لازمە کە عەرزکەم لە خزمەتانە هەر کەس بە بۆچوونی خۆی و بیر و بڕۆی خۆی ئەم مەسەلا خاتە بەرچاو. کەسانێکە لە ئەنگری خەواتی چەکدارین بە جۆری تواشەیە قەزیە و مەسەلەکەکەن و کەسانێکە پەیگیری چارەسەرکردنی معزەل و مشکڵەکان بە سوورەتی مسالمەدامیز بە جۆری تر تواشەیە ئەم قەزیەکەن. من پێم وایە کە زۆرێک لە ناو ئێرانی شاهن کە پێیان خۆشە کە کوردستان جارێ تر بێتە جێگەی بەربەرەکانی چەکدارانە لەبین حیزبە کوردیەکان و حکوومەتی ناوەندی وەوانە چون کە ئیستەفادەی ئەوەکەن کە هەرچێ کوردستان نائەمنتر بێ وەوان باشترە قازانجی زۆرتر ئەبن و هەمیشە تەقالات بن کە
ئەو چۆساوایی و بێسڵا عەدەمی گەشەپێدان لە کوردستان و هەژاری و بەدبەختی و ئەو تەبعیض و بێعەداڵەتێک کە لە کوردستانە بووە بۆ خۆیان ڕەشاویکەن و توجیهکەن. من پێم وایە کە باشترین ڕێگە و باشترین ڕێگەی چارەسەرکردنی موشکلی گەلی کورد ئەوەیە کە هەموو کوردەکان چی حەزبەکانی هەن لە دەرەوە یا لەناو خۆ هەمووی هەبێت دابنیشن کە بزانن کە باشترین ڕێگە حەل و ڕێگەی چارەسەرکردنی موشکلی گەلی کورد لە بێسڵا موقعیەتی فعلی ئیسەدا چییە؟ پێم وایە ئەوە ئەنجام بن و پێم وانییە کە بەلای ئێوە چییە کاک جەلال دکتۆر؟ ئەنی بەلای ئێوە باشترین حەل چییە؟ هەرچێ ناوچەی کوردستان نظامیتر بکرێت میلیتاریزە بکرێتەوە من پێم وایە بە زەرەری داخوازەکانی گەلی کوردە چونکە زۆری بێسڵا یا بەڕێ لە لێپرسەوان لە ئێرانە پێیان خۆشەکە کوردستان ئاژاوە بێ نائەمنی بێ و نەتوانن داخوازەکانی گەلی کورد بە تەوجیهەوەکە کوردەکان شەڕخوازن کوردەکان جیایخوازن کوردەکان و بە هەر سوورەت خەڵکی مەدەنیە کۆژن پاسارە کۆژن سەربازە کوردی وامانە ئەیانە ئێمە تەوجیهکەن ئێمە ئەبێ نابێ بیان و بێسڵا بین بەدەست هیچ کەسێکەوە و لەعین حاڵیشە داخوازیەکانی خۆمان پێگیریکەن و لەسەریان بین. زۆر باشە. من ئەگەڕێمەوە لای ئێوە دواتر کاک کەریمیانی وەکو دکتۆر جەلال دەڵێت ئەم جۆرە لە کردار و ئەم جۆرە لە کار کە با بڵین ئێوە وەکو حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە ناوچەکایکەن جۆرێک لە بەسەر باسکردنی ناوچەکە دوجار خۆی ینی بەرجەستە ئەکات و ژیان و ئەمنیەتی خەڵکی لە ناوچەکە ئەخەنە خەتەرەوە جینا کاریگەریکی ئەو توی نابێت. پێم وایە بێ خەتای ئێمە یا تاوانەکە لە لای حیزبە کوردیەکانەوەیە کە کوردستان میلیتاریزە کراوە خەتای حیزبە کوردیەکانە کە کوردستان ئاوەدان نەکراوەتەوە ئەو حیزبە کوردیانەی کە خەباتیان کردو بۆ کورد هەموو تاوانەکە هی ئەوانە کە کوردستان ئاوەدان نەبووەوە کۆماری ئیسلامی خزمەتی بە خەڵکەکەی نەکردووە و ستەمی لەسەر خەڵکەکە بەڕێوە بردووە ئەم کوردانی کە لەلایەن بێگانەکان و سەهیۆنیزم و عەربستان و ئیمپریالیزم و نازانمەوانە و هاندراون بوونەتە باعثەوە کە ناوچەکە تێک بدێت. ئەم جۆرە قسانە ساڵانێکی دوور و درێژە بە درێژایی 37 ساڵە کۆماری ئیسلامی دەیڵێتەوە و بە درێژایی 50 ساڵ ڕژیمی پاشایەتی دەیوتەوە 70 ساڵ حیزبی دیموکرات خەباتەکە بۆ مافەکانی کورد و هەمیشە شتان ئەو تۆمەتانە داوەتە پاڵی میلیتاریزەکردی کوردستان باشە خۆ حیزبی دیموکرات باسی خەباتی چەکداری نەکردووە خۆ حیزبەکانی دیکە نەیانویستووە کە لە ڕێگەی چەکداریەوە کوردستان داگیر بکەن کۆماری ئیسلامی نزیک بە 300,000 هێزی سپای پاسەران و ئەرتەشی لە ناوچەکەیدا هەیە خۆ سدیقی کەبوودبوون لە ڕێگەی چەکداریەوە داوای مافی نەدەکرد وایان لێ کردووە کە لە وێنەکان لە قسەکە لەسەرەوەی بۆچی بە شێوازێکی دیکە ینی خەباتی با بڵین ڕێکخراوەیی لە ناوچەکانە بە شێوازێکی مەدەنیانە ناگیرێتە بەر لە بری ئەمە ئەوە کاریگەری زیاترە چکە ینی هەموو لایەکە زانین دنیای دەنگدانەوە لە ئێرانی شان پرۆسەیە بەڕێوە چێت ینی ئەو کات ناکرێت دەنگی ئێوە زاڵتر بێەوە زیاتر بتوان داوای مافەکانی خۆتان بکەن لەوێ ڕێگای دەنگدان و دەنگ وەرگرتن و هەڵبژاردن دەتوانن لە ئاغای موسەوی و کەڕوبی پرسیار بکەن کە دەنگدان و هەڵبژاردن لە کۆماری ئیسلامی گەیشتووە بەکوێ ئاغای موسەوی و کەڕوبی نخست سەرۆک وەزیر و سەرۆکی پارلەمانی ئەو ڕژیمە بوون ساڵانێکی دوور و درێژی لە هەموو ستەمەکانی ئەو ڕژیمەدا بە دژی خەڵکی ئێران بەشدار بوون ئاکامی دەنگدان و دەنگ وەرگرتن لەو ڕژیمەدا گەیشت بەکوێ لە لای ئەوانە پرسیارەکە دەتوانن ئەوان وەڵامی بدەن و باشتر کە ئایا دەنگدانێک لە کۆماری ئیسلامیدا هەیە ئێمە هەموو شێوازێکی خەباتی ئاشتی خوازانەمان لە ئێراندا لەگەڵ کۆماری ئیسلامیدا تاقی کردەوە سەرەتاوە بە وتوێژ و هەیئەتی نوێنەرایەتی کورد لەگەڵ کۆماری ئیسلامیدا دانیشتین لە ڕێگای مانگرتن و خەباتی مەدەنی ناوشار و خەباتی جەماوەریەوە هاتینە پێشەوە لە ڕێگای وتوێژەوە هاتینە پێشەوە لە ڕێگای پارلەمانەوە هاتینە پێشەوە خۆ یەکەم پارلەمان هەڵبژانی پارلەمانی لە کوردستانە بەڕێوەچوو خۆ هەموو حیزبە کوردیەکان و هەموو خەباتکاران کورد لە بیریانە کۆماری ئیسلامی چۆنی هەڵسەکورد لەگەڵدا کرد دکتۆر قاسملو لە پارێزگای ئازەربایجانی ڕۆژاوە دەنگی هێنایەوە بۆ مەجلسی خەبەرگان
خۆمینی وتی کاشکای باتای بۆ تارە نەمدەیەش بڕاتەوە مەبەستی کە ئەدامی دەکرد و بە درێژای 37 ساڵ هەموو ئەو شتانەمە لەگەڵ کۆماری ئیسلامی تاقی کردوتەوە خۆ لە خۆڕا کورد نایەت بڵێ من بە چەکەوە لە نێو ناوچەکەی خۆمدا حاضر دەبم خۆ عاشقی خەدو باڵیت ئەو چەکە نییە ئەو چەکەی خۆ پێخۆش نییە بۆنی باروتی پێخۆش نییە تەقەی پێخۆش نییە کۆماری ئیسلامیە کە ئامادە نیە هیچ نۆمافێکی بدات ئامادەش نابێ هیچ نۆمافێکی بدات چونکە لە عقڵێتی کۆماری ئیسلامیدا نییە مافدان بە خەڵک بۆیە کورد مەجبورە دەست بداتە چەک بۆ پاراستنی خۆی بەڵێ ینی ئەمە من ئەگەر لە قسەکانی دکتۆر جەلالە ینی ئەوەی لێ دەربێنمەوە جارێکیکە کە ئەو باسی لە بە میلەتارێکردنی ناوچەکە ینی ئێمە بینیمان لە دوای ئەو شەڕێکە لە شنۆ ڕوویە دوو گوند بەو شێوازە ڕوبەڕووی بوویەوە و ینی خەڵکەکەی زیان و زەرێکی زۆری لە ئەوەکە جیا لەوەی کە کۆمەڵێ پێشمەرگەی ئێوەش ینی جانیان بەخشی لە شەڕەکەوە ینی ئەم جۆرە لە کردار چ کاریگەریەکێ بێت ینی قسە لەسەر کاریگەریەکەیەتی لەم کاتە ئەم هەموو زەرەر و زیانە لەو ناوچەیە لەم بارودۆخە و ئەو زیانە با بڵێن جیهانی و مادیانە ئەمە چ کاریگەریەکەی چیە بێت کاریگەریمان بڕواتان بە کاریگەریەکەوە کە ئێمە وەکو کورد تەسلیمی سەرکوتکاری و ترس و تۆقانی کۆماری ئیسلامی نابین کۆماری ئیسلامی دەیەوێت بە کاولکاری بە ماوێرانکردین بە کوشتن بەمانە پێمان بڵێت کە دەبێت چۆکدا بدەن داوای هیچ جۆرە مافێک نەکەن هیچ ڕێگایکی شتبوون نایەڵمەوە دەتوێنمەوە ناسنامەکەتم قبول نییە مافتم قبول نییە تۆم بە هیچ شێوەیە قبول نییە تەنیا وەکو ئومەتی واحدەی ئیسلامی مەجبوری گوێڕایەڵی کۆماری ئیسلامی بیت ئەگەر گوێڕایەڵ نەبیت ماڵوێرانت دەکەم کوردیش ئەو شتانە قبول ناکات بە چۆکدا نایێت تەسلیم نابێت و کۆماری ئیسلامیشەکە هێزی سپای پاسداران و ئەرتش و بەسیج و ئیتلاعات و بە هەزاران نیروی لەو شنۆیە بۆ 5 دانە پێشمەرگ کۆ کردوێتەوە کێ ملیتاریزەی دەکات کێ حەزی لە چەکە کێ حەزی لە کوشت و کوشتارە زۆر باشە کاک ڕەزا ینی دەگوترێت خەباتی چەکداری بۆ دروستکردنی سەریەشەیە بۆ کۆماری ئیسلامی ئێران ینی لە ماوەی 30 ساڵی ڕابردووە ئەگەر کۆماری ئیسلامی سەری بەو خەباتە چەکداریە نەئێشا بێت بەم کردوانەی ئێستا سەری دێشێت من وازانم کە هەڵسەنگاندنی ئەوەی کە خەباتی چەکداری و خەباتی پێشمەرگانە لە ڕۆژهەڵاتی کوردستان چه ئاکامێکی بووە و چه زەربەیەکی لە کۆماری ئیسلامی داوە باسێکی گرینگە کە من پێم وایە یەکێ لەو خەبات و بوارانەیە کە بەڕاستی گوشاری زۆر زۆر خسوەتە سەر کۆماری ئیسلامی وە دەستی کۆماری ئیسلامی بۆ سەرکوت و بۆ تۆقاندنی زۆرتر بە بڕوای من بەستووە ڕاستە گەل لە مەسەن لەوەی کە لەم دووسێ ڕۆژە لە ناوچەی شنۆ دیتمان چەند پێشمەرگە گەمارۆدا بە هێزێکی زەبەلاح و گەورە و شەهیدیانەکە بەداخەوە و دوایەوە دەیەکە وێرانەکە ئەتوانێ ئەم تەبلیغاتە بکە و بە معنایەوە خەڵک بتۆخێنێ بەڵام بە بڕوای من ئەگەر خەڵکی کوردستان بتۆقایەتن هەل لە سەرەتاوە کە هێرشی کرد و خاڵخاڵی نار بۆ سەر کوردستان و ئیعدامی پادگانی کرد و دەیان کەسی لە ڕۆڵەکانی کوردستان لە پادگانەکان ئیعدام کرد شاری بۆمباران کرد لە شەڕی 24 ڕۆژەی شاری سنە 14,000 خونپارەی بەسەر شاری سنە داباران و زۆر جەنایەتی و کاولکاری گەورەی کردووە بەڵام ئەوە خەڵکی کوردستانن کە خۆڕاگر و ڕاوەساون بە هێزێکی گەورەوە دوو هەمەوەی کە من هینێک نابینم شەڕی چەکداری یا خەباتی سیاسی بزوتنەوەی کورد و پێم وایە زۆربەی حزبەکان دیارە ئەحزاب زۆرتر هەیە من پێم وایە کۆمەڵە بە تایبەت زۆرتر توانیوێتی لە نێوان خەباتی سیاسی و خەباتی چەکداری هەماهەنگی و تەلفیقێکی دروست بە وجود بێنێ بۆیە بزوتنەوەی کورد لەم بارەوە بە بڕوای من وەڵامی خۆی داوەتەوە تا ئەو جێگای کە توانیوێتی خەباتی سیاسی بکە خەباتی سیاسی گرنگ بێ وەک ئەو ڕۆژەی کە فەرزادی کەمانگەر و عەلی هەیدەریان و فەرهادی وەکیلی و باقی هاوڕێیانیان ئیعدام کران دەزانین کە لە 23 گوڵانی ساڵی 1389 مانگرتنێکی گشتی لە کوردستان بەڕێوەچوو یەک فیشەکیش نەتەقا پێویست نەبوو یەک فیشەکیش بتەقێنین بەڵام مانگرتنێکی گشتی بەڕێوەچوو بەڵام لە کاتێکیشتا کە خەباتی چەکداری پێویست بووە بۆ پاشەکشە بە کۆماری ئیسلامی و بۆ ئەوەی بەرپەرچی بدەینەوە جەنایەت نەکات لە کۆماری ئیسلامی لە کوردستان بە بڕوای من خەباتی چەکداری گرنگی خۆی هەبووە دیارە بە قیمەتی لە دەستدانی لاوانێکی زۆر لە کوردستان بە قیمەتدانیەوەی کە زۆرێک لە دایک و باوکەکان جگەرگۆشەکانیان لە دەستداوە بەڵام بە بڕوای من دەستکەوتی گەورەشی بووە
ئەی بۆ لە ئێران ئەی بۆ سدیقی کە بوو دووەن وای لێ دەکەن ئەی بۆ ئێعدام فقط لە کوردستان ماوە فەرزادی کەمانگەر بۆ ئێعدام کراوە بۆچی کوردستان کراوەتە پادگانێکی نظامی گەورە بۆچی ئەم هێزە زەبەلاحی کۆماری ئیسلامی لە کوردستان چی دەکا چ وەزیفەیەکیان لە سەرشانە بۆیە بەغێرەزەوەیە کە دەترسێ لە کوردستان و لە بزوتنەوەکەی و لە دوا ڕۆژەکەی ئەی خۆ لە دەرەوەی کوردستان هێزی پێشمەرگە نییە ئەم ئێعدامانە بۆ هەیە دەیان هەزار کەس ئێعدام کراوە ئێستا گەورەت ئەوانەی یا لە ئێران هەڵدێن ئەوەی هەڵنایە لە زیندانەکانی کۆماری ئیسلامی دەمێننەوە بۆیە ئەمە بە بڕوای من ناتوانێت ئستدلالێکی دروست بێ ئەوەی کە خەباتی پێشمەرگانە ماڵوێرانکەری بە وجود دێرێ ئەوەی کە خەباتی پێشمەرگانە بیانوو دەدا بەدەست کۆماری ئیسلامی نەخێر ئەحزابی سیاسی هاوینی ساڵی 1970 یا 1358 ئەوە کاک فوادی مستەفا سوڵتانی ڕابەری کۆمەڵە و ڕابەری ئەو دەمی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بوو کە کوتی ئەگەر ئێمە بتوانین بۆ 1 سعاتیش تەنانەت بۆ 1 سعات هێرشی ڕژیم بۆ کوردستان وە دوا بخەین ئەوە بە قازانجی گەلی کوردستانە ئێستش ئەو سیاسەتە دروستە هەرچی بۆمان بکرێ شەڕ لە کوردستان ڕوونەدا ئەمە سیاسەتێکی معقولە بەڵام خەباتی پێشمەرگانە بوونی پێشمەرگە لە ئەوڕۆ و سپێ و داهاتوو کوردستان ئەمە ئیستراتیژیەکی حاشا هەڵنەگرە و ئێمە دەبێت بە باشی بیپارێزین زۆر باشە دکتۆر جەلال ینی من دێمە لای جەنابتان ینی ئەگەر بە ئێمە بڵێن میوانە بەڕێزەکان لە ستۆدیۆ باسییان لەوە کرد کە پێشتر ڕێگەن نەماوە لەگەڵ ئێران تاقی نەکرێتەوە بۆ گفتوگۆ و دانوستان و ینی هەر شێوازێکی دیکە بەڵام چارەسەرێکی ئەوتۆ نەبووە ینی ئێوە پێتان وایە لەم بارودۆخەیە کە حکوومەتی ئێران تا ئێستا هیچ وەڵامێکی نییە بۆ دانوستاندن با بڵێن چۆن ئەکرێت گفتوگۆ لە نێوان حیزبە کوردیەکان و حکوومەتی ئێران بێتەکایەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە کورد وەکو مافی خۆی داوایەکە لەوێ وەڵام من پێم وایە جیا لە مەسەلێ ئێرانی بوون یا کوردبوون یا کەسانی کەیانەوەی واقعاً لە ئێران هەموو ئێرانیەکان بەیەکۆ ژیانێکی برایانە و دۆستانیان بێت من پێم وایە کە بڕێک هەز لە ئێرانە هەن لە لێپرسەوان کەسن پیانی وانیە کە ئەسەن مشکڵێک بەناو مشکڵی کورد بێ ئەوە مەسلەکە شێواندووە و بۆتە باعثی گیر و گرفت من پێم وایە کە ئەبێ هەروەها کە لە ئێرانە لە هەڵبژاردنەکانە ئێمە بینین کە هەرچەند فشار و تەوژمیکی زۆر لەسەر ئیسلاح طەلەبان و ڕفنەخوازان هەبوو بەڵام ڕفنەخوازان کۆڵیان نەدا بە هەر سوورەتوانیان کە جارێتر واردی مەیدان بن من پێم وایە کاشێ گەلی کوردیش هەمیشە لە خەباتی دێرەشخایینی خۆیدا بە ڕێگەی و بە شێوەی بەڕاستی خەباتکات کە زەرەر و زیان و خەسارەتی کەمتر بێ من خۆم ئەسەن دژی ئێندستان کوشتن و دژی خەسارەتی ئێندستانیم بۆ هەر مرۆڤێک بۆ هەر نەتەوەیەک بەتێبەر نەتەوەکەم کە نەتەوەی کووردە من پێم وایە کە ئێمە ئەبێ بزانین کە ڕێگەی گەیشتن بە ئامانجوان و ئەهدافان لە ئێرانە چۆنە بە هەر سوورە ئێمە ئەبینین کە ڕژیمێک لە ئێرانە بەناو ڕژیمی کۆماری ئیسلامی دەرە ئیدۆلۆژیەکی مەذهبیە و ئەم ئیدۆلۆژی مەذهبیش بە هەر سوورە ئیدۆلۆژیکە کە هەم بۆ مەذهب و هەم بۆ نەتەوە بەڕاستی کراوە نییە و بڵاوە نییە ئێمە بێ بزانین کە چی شێوەیەک بەکار بهێنین کە بتوانین بەڕاستی ئەو دەرگەی وتوێژە باسکەین ئێمە نابێ هەموو دەرگاکان لەسەر خۆمان ببەستین هەروەها کە بە هەر سوورەت بە خەواتێکی مەدەنی کە لە ئێرانە کەمکەم حکوومەت ڕازی بووە ڕشتەی زمان و دەبیاتی کوردی دامەرزێنێ بۆ وڵینجار کە سەفیرێکی کوردی سونی بنێرێ و ئیسەجەوێ کە زمان و دەبیاتی کوردی لە مەدارسا تەدریس کات هەرچە من پێم وایە کە مافێکی سەرەتاییە بەڵام من بۆ ئازانم کە ئێمە ئەگەر بتوانین بەر لە هەر شتێ خەڵکەکەمان ئاگا بکەینەوە ئێمە وەختی کابینین کە خەڵکی ئێمە هیچتا زۆرکی هەژار و بەدبەخت و فەقیر و واقعەن بێسەوادە کە لە مافی سەرەتایی خۆی ئاگایی و شارەزایی نییە ئەمە گەورەترین مشکڵە بۆ ئێمە دکتۆر یانی ئێوە پێشتر پەرلەمانتار بوون لە ئێران ینی لە قسەکان تا باسی کرد لەوەی کە هێشتا هەندێک خەڵک هەیە لەوێ لە کاربەدەستان ینی باوەڕیان بە مافی کورد نییە ئێوە چیتان کرد بۆ ئەوەی کە ینی لەو ماوەی کە پەرلەمانتار بوون لەو هەوڵانەی کە ئێستا ئیدەن وەکو
ڕێفۆرم خوازەکان ینی چیتان کردە بۆ ئەوەی ئەوانە تێبگەێنن کە کورد نەتەوەیەکە و مافی خۆی هەیە و یعنی ئەوانش بێنە سەر قەناعەت بەوەی کە ئەوەی ئێوە داوایەکەن مافی خۆتانە. لێرانە هەروەها کەزانن دروستە کە بەحسی تەفاوتی نەتەوەی و اختلافی نەتەوەی هەیە بەڵام ئێستا هەروەها کەوتم لێرانە زۆرتر بەحسی مەزهبی هەیە ینی ئەو اختلافە و تەفاوتە کە زۆرتر تاکیدی لەسەر مەزهبەیە شای لەسەر نەتەوە نەبێ ئێمە هەمانە لێرانە وەزیری کوردمان هەیە نازانم بەڵێ لە لێپرسەوەکان کوردمان هەیە چون کوردی شیعان زۆر لەسەریان حساسیت نییە بەحسی ئێمە لێرانە بەحسی کوردی سونیە کە کوردی سونی هەم لە باری کوردایەتیەوە هەم لە باری سونیگەریەوە لە هەردوو بارەکە و بە هەر سوورەت مۆردی تەبعیض قەراری گرتووە ئێمە بێ هەم مەسەلەکە بەڵوانی یەک مەسەلەیەکی نەتەوایەتی لە نەزەرا بگرین و هەم مەسەلەیەکی مەزهبی و بتوانین لەگەڵ ئەو کەسانە کە بەڕاستی گویان بۆ قسەکانی ئێمە بەیسڵا شلەوە گوێ قسەیمە ئەبێستن وەروە کەسانێک کە بە هەر سوورەت بۆ مافی مرۆڤ ئەرزش و بایەخێک قایل لەبن من پێم وایە کە ئێمە گەر بین تەنها لە دەواازەی نظامی و واردی قەزیەکە بین من پێم وایە کە دەستی کەسانی تر ئەبەستین بەر لەوە کە ئیشارەکەن بە مەسەلە من پێم وایە کە خەباتی ئێمە خەباتێکی چەند لاینەیە تەنها خەباتی نظامی نیە خەباتی سیاسیمان هەیە خەباتی ئابووریمان هەیە خەباتی فەرەنگیمان هەیە و زۆر خەباتمان هەیە کە ئێمە ئەگەر بتوانین ئەوە کە قسەی یەکتین ببیستین باسی تەحمل و تەساهل لە جامعەی خۆمانە بەڕاستی پەرە بسێنێ ولو دووە بتوانین کە بەڕاستی کەسانێک بنێنن بۆ مەجلیس کەسانێک بنێن بەعنوانی نوێنەری خۆمان لە مەجلیسا بتوانن کە زمانی ببن لە مەجلیسا زۆر ئەتوانن کارکەن زۆر باش ئێمە لە مەجلیسی شەشەمە توانیمان فراکسیۆنی نوێنەرانی کورد تشکیل بین هەموو کوردەکان لە هەر ناوشەیەکا بوون لە حتا دواتر یەمەوەلات لەسەر کاریگەری نوێنەرانی کورد لە مەجلیس قسە ئەەکەین دکتۆر من ناوبڕێکی کورد وەرەگرم بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای ناوبڕێکی کورد تەگەڕێینەوەلات. بە سپۆنسەری فازلینک باسی ڕۆژ بەردەوام دەبێت. بەڵێ سەد چارە دڵی کۆنتڕۆڵکردنی ڕووداوەکان پۆڵایەک سەد چار هێرشراوتە سەر هاوڵاتێک بە پەلە پەیوەندی پێ بکات. سەربازی ونی ئەم جارە ئەو مرۆڤە ئازا و دڵسۆزانن کە شەو ڕۆژ خزمەت دەکەن بۆ نەهێشتنی تاوان و لا پێناو ئارامی هاوڵاتیان. بەڵێ فەر بۆ پۆلیس فریاکەتنەوە. بە سپۆنسەری فازلینک باسی ڕۆژ بەردەوامە. بەڵێ بینانی بەڕێز و خۆشەویست باسی ڕۆژ بەردەوامە لە سەردۆخی ڕۆژهەڵاتی کوردستان قسەکەین بە میوانداری هەریەکە لە ستۆدیۆی سەرەکی کەریم پەروێزی ئەندامی دەفتەری سیاسی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران هەروەها لە سلێمانی و ڕەزا کابی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵی زەحمەت کێشانی کوردستان و لە تارانیشەوە دکتۆر جەلال جەلیلزادە سەرۆکی ئەنجومەنی ڕێفۆرم خوازە کوردەکان لەگەڵمانن کاک کەریمیین وەلای ئێوە ینی من لەویا وەسام کە دکتۆر باسی لەوە کرد کە لەسەر قسەکانی ئەو کەوتی ینی ئێوە بەس پارێزگاری لە کوردە سونەکانەکەن لە ڕۆژهەڵاتی کوردستانە یان ئێوە نوێنەراتی
هەموو چین و توێژەکانی خەڵکی کوردستان ئێمە وەکو حیزبی دیموکرات و پێما وەکو کورد لە پێش هەموو شتێکە کێشەی ئەمە کێشەیەکی نەتەوەیە کێشەیەکی مەزهبی و کێشەیەکی ئاینی نییە ئەوەی کە دکتور جەلالیزادە دەیڵێت کە کۆماری ئیسلامی ڕێگە بە هیچ ئاین و مەزەبێکی تر نادات و حەقی ئەوانش پێشێل دەکات و مافەکان ئەستەمیان لەسەر بەڕێوە دەبات بە قسێکی دروستە بەڵام ئێمە پێش لە هەموو شتێک کێشەیمان کێشەیەکی نەتەوەیە لە نێوان کوردە کوردی شیعە و کوردی سونی و کوردی یارسان و کوردی مەسیحی و ئەمانە بۆ ئێمە جیاوازێکی نییە و لە پێشدا مافی ئێمە بۆ مافی کورد هەوڵ دەدەین بەڵام لەسەر قسەکانی بەڕێز جەلالیزادە یەک تێبینیم هەبوو باسی ئەوەی کرد کە زۆر جارە و جۆرەشتانە دەبیستین کە سەفیرێکی کورد ئەوە لە فڵانە وڵاتە سەفیریان کرد بە کورد یا فەرمانداری فڵانە شار ببێ بە کورد ئێمە وەکو کورد وەکو نەتەوەی کورد لە پێشتا مافی ئەومان هەیە داوای ئەو مافە دەکەین کە خۆمان بەرپرسی خۆمان دیاری بکەین خۆمان بڕیاردە لەسەر چارەنووسی خۆمان بین نەکەوەی کە کۆماری ئیسلامی بێ فڵانە کەسێک بڵێت ئەمە خێر و بەخشێکمان پێ بکات کەمە فڵانە کەسیشمان کرد بە کورد ئەو مەسەلەیەک لە لایەکی ترەوە ئایا ئاغای جەلالیزادە یا هەر کەسێکی دیکە پێی خۆشە کوردێکی سونی شەلاقی لێ بدات یا فارسێکی شیعە ئێش و ئازارەکانی شەلاقی کوردێکی سونی لەگەڵ شەلاقی فارسێکی شیعەکەدا جیاوازە مەگەر ئێمە دەمانێت ئەو سیستمی شەلاقۆشاندنە سیستمی ئەشکەنجەکردن سیستمی سەرکوتکردن سیستمی ئینکارکردن نەمێنێت نەکەوەی کە بێت مەسەلەن بڵێ ئەمە کوردێکە جا ئەو کوردەی کە سەر بە کۆماری ئیسلامیە چەکی کۆماری ئیسلامیشی بەدەستەوەیە و خەڵکی کورد دەکوژێت لەگەڵ ئەو فارسی کە چەکی کۆماری ئیسلامی بەدەستەوەی هیچ جیاوازێکی نییە هەردووکیان هەر ستەم لە خەڵک دەکەن بۆیە ئێمە جیاوازێک لەو بارە و نبینین کە لە نێو سیستمی کۆماری ئیسلامیدا فڵانە کەس کوردی یا کورد نییە چونکە سیستمەکە سەرکوتکەرە زۆر زۆر باشە من دواتر ئەگەر ڕەمەڵاتکە کە ڕەزا بڵێم ئەگەر ینی بە ئێمە بڵێن ئەم شێوازەی خەباتی چەکداری وەکو دکتۆر جەلال وتی ینی سەریەشەی بۆ خەڵکی ناوچەکە زۆرە بێت لەم بارودۆخی ئێستا ینی ناکرێت مەسەلەن شێوازێکی دیکە بگیرێتە بەر کە یان هیچ نەبێت لەم بارودۆخە وەکو ئەوەترێت لەو شێوازەی کە پێشتر پێی ڕەوکراوە هەر بۆ شێوازە بێت یان پرسیارێکی دیکە هەیە بۆچی لە ئێستادا خەباتی چەکداری ینی ئەم بارودۆخە گۆڕانکاریەکەی لەکوێ بووە لەکوێ گۆڕانکاری هەبووە تا جارێکی دیکە خەباتی چەکداری لە ڕۆژهەڵاتی کوردستانە دروست بێت هەر وەک لە پێشەکی بەرنامەکە باس بکەین من لە پێشدا دەبێ ئاماژە بەو بۆچوونەی ئاغای جەلالیزادە بکەم کە باسیەوەی کرد کە باسی خەباتی مەسەبی یا شەڕی مەسەبی کرد لە کوردستان من پێم وایە مەسلەی مەسهب لە کوردستان بوونی نییە ئێمە مەسلەیەکی نەتەوەیی مەسلەی بزافێکی ڕزگاری خوازیە لە کوردستان بۆیە کۆماری ئیسلامی هەرچی حەوڵ بدا کە ئەمە بکاتە شەڕێکی مەسەبی نێوان شیعە و سونی و بەو ئاقارە بیبا من پێم وایە خەڵکی کوردستان و حیزبە سیاسیەکانی بە هیچ جۆرە نابێ داوی ئەمە بکەون مەسەلە ئەوە نییە کوردستان یەکێ لەو دەگمەن شوێنانەیە لە دنیا کە تەنەوعی مەسەبی زۆری تێدایە لە شیعە و لە سونی و لە موسڵمان و غەیرە موسڵمان و مەسیحی و کەلدانی و ئاشووری و بەهایی و یەهودی و هەموو ئەوانەی تێدایە دەیان و سەدان ساڵە پێکەوە دەژین و هیچ کێشێک پێش نهاتووە بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردی هەم بزوتنەوەیەکی سیاسیە بزوتنەوەیەکە بۆ ئامانجی ڕزگاری نەتەوەی و ئەمە دەبێت هەمیشە ڕەچاو بکرێن و پێم وایە نابێت بکەوینە داوی تاکتیکەکان و سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لەم پەیوەندێتە تا ئەو جێگەی بە پرسیارەکەی جەنابیشتە لەگەڕێتەوە سەبارەت بەوەی کە هەلومەرج چی گۆڕاوە بۆ خەباتی چەکداری من پێم وایە هەلومەرج گۆڕانەکەی ئەوەیە کە کۆماری ئیسلامی دەستبەرداری جەنایەت و کوشتار نییە لە کوردستان کۆماری ئیسلامی قابلی ئیسلاح نییە قابلی گۆڕان نییە قابلی ڕفۆرم نییە و هەر تەلاشێ لەم بابەتەوە تا ئێستا دوزانین کە بەلاڕێدا ڕۆشتووە ناتوانێ بین بێ ئەوە موسەوی و کەروبی سەرنوشتیان دیە ئەوە ئیسلاح خوازانی کورد ئەوە محەممەدی ئیسلاح خوازانی ئێرانی ئەوە محەممەدی خاتەمی ئەوە هەمویان یا لە زیندانەکانن سەعیدی حەجاریانیان بە ڕۆژی ڕۆشن ترۆر کرد لە بەرخاتیەوە قسەیەکی غەیری کۆماری ئیسلامی کرد ئەو سەعیدی حەجاریانەی کە دامەزرێنەری وەزارەتی ئیتلاعات کاک ڕەزا من ئەگەر ئەم بابەتە ناو بنێن پەرچەکردار ینی ئەوەی کە ڕوویان نایە بنین پەرچەکرداریش ئەگەر لای وەکو خۆیان ئەڵێن لە ئەنجامی ینی بەرگریکردن لە خۆیان
ئەمەیان کردووە. کاریگەریەکانی ئەم پەرچەکردارە لەسەر ناوچەکە چییە؟ وەکو باسمان کرد دوو گوند سووتێنراون مەسەەن 6 پێشمەرگە شەهید بووە ینی و بارودۆخەکەش ینی خراپتر بووە وەکوە بینین ئەمڕۆ و دوێنێش تۆپبارانی ژمارەیەک ناوچە کراوە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و بە جۆرێک لە جۆرەکان نائارامیە دروست بووە لە ناوچەکەیە کە دەوترێت جگە لە دڵڕاوچێ و وەکو دکتۆر جەلال وتی زیان بۆ سەر خەڵکی ناوچەکە ینی شتێکی دیکەی بەدووادا نەهاتوو. من پێم وایە بەڕەسیکردنی ئەو شەڕە تایبەتیەی کە لە ناوچەی شنۆ ڕوویدا ئەمە بەحسێکی جیاوازە. ئایا فەرماندەکە هەڵی کردووە؟ ئایا شوێنی حەسانەوەکەیان نادروست بووە؟ ئایا ئینتخابی ئەو شوێنەی کە ئەم پێشمەرگانە بچن چەندێک دقەتی تیاکراوە یان نەکراوە ئەمە باسێکی دیکەیە. بەڵام ئەوەی کە دێهاتە کە سووتێنراوە ئەمە جەنایەتێکی ئاشکرای کۆماری ئیسلامیە دەبێت بە پانەوە مەحکوم بکرێ. سزای ئەوە نییە خەڵکەکە ئەمە بکێشن، سزای ئەو خەڵکە نییە کە پێشمەرگیان حەشارداوە کۆماری ئیسلامی بێ ماڵ و حاڵ و ژیانیان تێک بدا و بیڕوخێنێ. بۆیە ئەمە جەنایەتێکی گەورەیە ئاشکرایە لە بەرچاوی میدیاکان دێکەوە و زۆر بێشەرمانە بڵاوی دەکاتەوە وێنەکان و فیلمەکانی. بۆ ئەمە دەبێت مەحکوم بکرێ. ئەینا ئەو حرەکەتە نظامیە ئەو تاکتیکە نظامیە کە ئەو پۆلە پێشمەرگە یا ئەو واحدە نظامیە یا شورای نظامی حزبی دموکراتی کوردستانی ئێران کردوێتی ئایا هەڵی تێدا بووە ئایا چۆن بووایە باشتر بوو بۆ دەکرا ئەو زەربە نەخۆین دەکرا و پێشمەرگانە شەید نەبێ ئەمە باسێکی ترە. زۆر جاریش لە ناو هێزی پێشمەرگە لە ناو هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەمە ڕوویداوە. پێشمەرگەی کۆمەڵە چووە پایگا بگرێ نەتەنیا بۆی نەگیراوە دە 12 پێشمەرگەیشی شەید بووە. معلوم بوو ئەو تاکتیکە ئەو شناسایی ئەو پایگای دوژمن هەڵی تێدا بووە. ئەمە بەحسێکی ترە. بەڵام حەقانیەتی خەباتی چەکداری و پێشمەرگانە وەک بوارێکی سەرەکی وەک لایەنێکی گەورە بۆ مقاومەتی خەڵکی کوردستان ئەمە بە هیچ جۆرە نایێتە ژێر پرسیار. حەقانیەتی هەیە ئێمە دەبێت دفاعی مسلحانە بکەین لە دەستکەوتەکانی خەڵکی کوردستان و لە بزافی ڕزگاری خوازی خۆمان. دکتۆر جەلال ینی پێشتر باسێ لە کاریگەری گفتوگۆ و ئەو شێوازە مەدەنیانە کرد کە ئەبێت بگیرێتە بەر بۆ داواکردنی مافەکان. ئەکرێت پێمان بڵێ ئێوە نوێنەرانی کورد توانیتان چ گۆڕانکاریەک لە ئێراندا بکەن و چ شتێک بۆ بەرژەوەندی کورد لەوێ بەدەست بهێنن یان ئەوەشی لە داهاتوە دەکرێن؟ وەڵامی پرسیارەکەتان بدەمەوە. بەڵێ من وازدانم بەلەوە کە بەسی خەباتی کورد بکەین بۆ گەیشتن بە مافی خۆی و خەبات لەگەڵ نظامی کۆماری ئیسلامی هەن نظامێکی تر من کارم نییە. من پێم وایە کە خەبات خەشی خەباتێکی فەرهەنگی بێت لە ناو گەلی کووردا. هەر وەختی گەلی کورد توانیان نوێنەرانێکی ڕاستەقینە بەعنوانی نوێنەری خۆیان واردی پارلەمانی ئێران بکەن، من پێم وایە ئەو کاتە گەلی کورد سەرکەوتووە. چونکە بەداخەوە زۆر جار بووە زۆر لە دەورەکانی کە نوێنەرانی کورد هەمیشە بەشۆن قازانجی شخصی خۆیان بوون یا ئەسڵەن هیچ سابقە و پیشینەیەکی سیاسی و حزبیان نەبووە کە بۆ کورد هەنگاویان هەڵناوێ. ئێمە لە مەجلیسە ئێوازانن کە ئێمە لە ئیلامە لە کرماشانە لە کوردستانە لە ورمەیە و لە شماڵی خۆراسان و حتا زۆر لە ناوچەکانی تری ئێرانە نوێنەری کوردمان هەیە. بەڵام ئەوە کە بتوانێ لە مەجلیسە فراکسیۆنێک تشکیل بات و بتوانێت ئەو کوردانە هاودەنگکاتەوە زۆر مهمە. باشە دکتۆر ینی ئەم جارە ئەوە تاقی کرایەوە ینی حیزبە کوردستانیەکان نوێنەریان هەبوو ینی ئەوەی خۆش نێو بوو ئەنجومەنی شورای نیگابان ناوی لە ینی وەکو وترا ناوی لەینەکانە دەرێنرا لەو لیستانەی کە بربژێر بن بۆ هەڵبژاردنەکان مەگەر ئەمە تاقی نەکرایەوە. بەڵێ ئەمە یەکێکی جار خۆمم کە ئەمە چەندین جار ڕێی سەراحی دەکرێمەوە و ئەم جاری حتا ئێعلامم کرد. باشە ینی ئەو کاتە خەڵکە بێ هەر ئەو کەسانە هەڵبژێرێتەوە کە مەسەرەن حکوومەت دەستنیشانیان نەکات یان کار بەدەستان بەڵێ نانە پێم وایە کە ئەبێمانە بڕۆ ئەمانە حەدی ئەقل ئەماشی حەدی ئەقلی ڕاستی امتیاز بۆ ئەو کەسانە کە ڕێیان پێدێنەوە لەبەر چاو بگرین چونکی حەداقل لەگەر شورای نێگەمان بەتایبەت لەم انتخاباتی ئەخیرا نیشانیدا بە هەر سوورەت ئەفرادی بوون کە بێژی مەسەن لە
100 دەرەجەی کوردایەتی و دفاع لە حەقی ملەتەکان واجبی 10 دەرەجە بوون ئێمە ناتوانین لە بینەوانە بۆ ئەفرادە کە 10 دەرەجە غەلزەتی کوردایەتیان هەیە ڕێی بین و دەنگ بین من پێم وایە کە لەوەتە لە مەلیسی شەشەمە توانیمان فراکسیۆنی نوێنەرانی کورد تشکیل بین ئەو فراکسیۆنە بەڕاستی ئامانج و هەدەفی دفاع لە حەقی کورد بوو زۆر مەسلەی نەتەواتی کوردی مەتراعکرد لەگەڵ لێپەرسەروانی وڵات لەگەڵ یانە قسەیە کرد حتا بەڕاستی بۆ ئازادکردنی زیندانیان بۆ پەیگیری مەسایلی ئابووری مەسایل ڕامیاری هەنگاوگەلێکی باشی هەڵنا بەڵام بەداخەوە بەشون مەلیسی شەشۆم ئەتەوە فراکسیۆنە سەری نەگرت یانیان هێژ یاوە فرادە کەشونە مەجلس ئەو هەدەف و ئەمانجارە نەبوو و ئێمە بینین کە لە زمانی مەلیسی شەشۆمە تا ئێمڕۆژ بەداخەوە کارێکی ئۆتۆ بۆ کوردستان نەکراوە زۆر باش ینی کاک کەریم هەموو لایەکە زانین ئێمە باسمان لە هەلومەرجەکە کرد لەگەڵ کاک ڕەزاشا ینی کە ئوتری هەلومەرج وەکو ئەوەی کە بۆ کوردستانی عێراق لە ڕاپەڕینەکە هەڵکەوت کە جۆرە لە پشتگیری نێودەوڵەتی بە دروستکردنی ینی سنوورێک بۆ ئەو کاتی کە ناوچەکانی هەرێمی کوردستان ڕزگارکران سنوورێک لەلایەن ئەمریکا و وڵاتانەوە دروستکرا کە حکوومەتی عراقی جارێککە نەتوانێت بێتەوە ناوچەکە لە ڕۆژ ئاوای کوردستان ئێستا ئەبینین جۆرێک لە بەڕێوەبەرایەتی خۆسەری لە ناوچەکانە پێکێنرەوە ئەویش هەر هەلومەرجێک بۆ بارودۆخێک بۆ ئەوەی دروست کردووە بەڵام ئەم هەلومەرج و بارودۆخە لای ئێوە هێشتا بەدین ناکرێت یعنی قسە لەسەر ئەمەیە ئێوە چه پشگیرێکی نێودەوڵەتیتان هەیە بۆ ئەم خەباتە چەکداری کە وەکووتی لە دەستان پێ کردوێتەوە من دێمە سەر پرسیارەکەی جەنابتان و جوابی وەڵامی پرسیارەکەی جەنابتان دەدەم بەڵام پێویستە لە پێشدا دوو تێبینیتان عرضکەم یەکەم لەسەر ئەو قسانەی کە دەکرێت و بەتایبەت ئاغای جەلالیزادەش کردیوە زۆر جار دەکرێت کە ئێمە ئایا ئارامی کوردستان بۆ تێک بدەین و ئەو خەباتە کە دەکرێت ئارامش و ئارامی و ئاسایش لە کوردستانە تێکەدات ئەوە زۆر جیاوازە لەگەڵ واقعیەتی ئەمر واقعیەتەکە لە کوردستان ئارامی نیە واقعیەتەکە خەفەقان و بێدەنگی و کبکردنی دەنگی خەڵکە ئایا خەفەقان و بێدەنگی و کبکردن و ستەم و سەرکوتێکە لەسەر کوردستان هەیە لەگەڵ ئارامیە یەکێکە ئەگەر ئارامی بێت ئاسایش بێت کە خەڵکەکە بە ئاسایش و بە ڕزایەتی دڵی خۆیان بەو شرایطە بژین هەر کەسی بێت تێکی بدات ئەوە گێرە شێوێنە ئاژاوەگێڕە بەڵام ئایاوە ئارامیە یا بێدەنگکردن و کبکردن و خەفەقانێکە کە ڕژیم دەیەوێت بەسەر کوردیدا بسەپێنێت و ئەو کارێش کە پێشمەرگە دەیکات ئەو کارێش کە حیزبە کوردەکان دەکەن و دەنگ هاتنە دەنگی خەڵک بەرزکردنەوەیە ئەو دوو مەسئلە دەبێت جیاواز بکرێتەوە بە ناوی ئارامیەوە خەفەقان تەوجیه نەکرێت مەسئلەیەکی دیکە ئەوەیە کە ئەو پێمە بێ ئاغای جالیلایزادە و گوتاری شکست خواردووی چاکسازی خوازی کورد لە ڕێگە کۆماری ئیسلامیەوە دەبێت گەشتێتن بۆ قەنەعاتەکە کۆماری ئیسلامی ڕێگە نادا خەڵک نوێنەری ڕاستەقینەی خۆی هەڵبژێرێت دوای 37 ساڵ ئەزمون لەگەڵ کۆماری ئیسلامیدا هێشتا پێم سەیرەکە نەگەشت بۆ قەنەعاتەی کە کۆماری ئیسلامی ئیجازە نادات کە خەڵک نوێنەری ڕاستەقینەی خۆی هەڵبژێرێت تازە ئەو نوێنەرش ئایا چه دەستکەوتێکی بێت و چه دەسەڵاتێکی بێت لەو سیستمەدا و بەحسێکی دوور و درێژترە بەڵام لەسەر پرسیارەکەی بەڵام ئەو پرسیارێکە بەڕێستان کردان هەلومەرجەکە چییە؟ ئێمە ناتوانین چاوەڕێ بین کە تا هەلومەرجێک جێبەجێ ببێت و ئاڵ و گۆڕێک لە منتەقەدا بێت و مەسەن فلانە وڵات بێت هێرش کاتە سەر ئێران یا شتێک بێت و ئەو وەختە بین داوای دەنگی خۆمان بکەین ئێمە وەکو کورد وەکو حیزبی دیموکراتی کوردستان ئێران لەسەر بڕیاری خۆمان لەسەر سیاسەتی خۆمان بڕیارمانداوە کە شێوازێکی دیکە و قۆناغێکی دیکە خەبات بینینە ئاراوە لەسەر پشتیوانی خەڵکی خۆمانیش سوورین پشتیوانی هیچ وڵاتێک و هیچ لایەنێکی دیکەشمان دەستەبەر نەکردو بڵێن بە پشتیوانی فلانە وڵاتی یا فلانە نوێنەری ورمێ لە پەرلەمانی ئێران دەڵێ ئێوە بە دۆلاری سعودی ئەو شەڕاک ئەمە چەند ڕاست ئەوە تۆمەتایەکە کە ڕژیمی پاشایەتی و ڕژیم کۆماری ئیسلامی ساڵانێکی دوور و درێژە بە خەباتی کوردی دەدەن بۆ ئەوەی کە خەباتەکە لە کۆڵی خۆیان کەنەوە ئەو ئەسنی مەسەلەکە خۆیانی لادەن تۆمەتی بۆ هەڵدەبەستن دەنا ئەوانە هیچ واقعەتێکی نییە خۆزگە کورد لە کوردستانی ڕۆژهەڵاتە پشتیوانێکی بەهێزی دەرەکی هەبوایەت چونکە پشتیوان وەرگرتن شتێکی خراپ نییە بەداخەوە نییە کۆماری ئیسلامی بە پشتیوانی سروەت و سامانێکە لە وڵاتی دەدزێت و بەچین و بە ڕوسیا و بنازانم بەکوێ دەفرۆشێت بە ملیاردها چەک و چۆڵ دەکڕێت و خەڵکی پێسەر کورد دەکات کوردیش حەقی خۆیەتی ئەگەر پشتیوانێکی بێت بەڵام بەداخەوە ئێستا هیچ پشتیوانێک نییە تەنیا پشتیوانەکە خەڵکی کوردی ڕۆژهەڵات خۆیەتی باش هەر یەکە لە بەڕێزان کەریم پەروێزی ئەندامی دەفتەری سیاسی حیزبی دیموکراتی کوردستان کە لە ستۆدیۆ لەگەڵمان بوویت
هەروەها لە سلێمانیەوە بەڕێز ڕەزا کەعبی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵی زەحمەت کێشانی کوردستان و لە تارانیشەوە دکتۆر جەلال جەلیزادە سەرۆکی ئەنجومەنی ڕێفۆرم خوازە کوردەکان. زۆر سپاس بۆ هەویەکێکتان کە لە بەرنامەی باسی ڕۆژ لە ماوەی کاتژمێرێکی ڕابردووە لەگەڵمان بوون. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. بەڵێ بینرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە دێنە کۆتایی بەرنامەی باسی ڕۆژ. کادیدار بەخواتان ئەسپێرین.